هجای محمود خوشنا وەکی ڕاوێژکاری پەرلەمانی کوردستانی دێت گەلم بیتن ژووی پرسن کاک محمود قرار بوو ساعت 11 کوبوونەوە کە دەستی پێ بکە و دەستی پێ نەکردیە. سەرەتا سڵاو لە جەنابتان و سڵاو لە بینەرانەکەی 24 بەدڵنیایە کۆبوونەوە کە دەست پێ دەکات چاوەڕێی هاتنی هەموو پەرلەمانتارەکان تا ئێستا هەموو نهاتوونە بەرەبەرەوە دێن چاوەڕێ ئەوە دەکەن کە پەرلەمانتارە دەرچووەکان کاندی دەرچووەکان بێن بەشداری کۆبوونەوە کە بکەن خۆ دەزانێ ئەمە ڕۆژێکی مێژوویە بۆ گەلی کوردستان دامەزراوی پەرلەمانی کوردستان دامەزراوێکی گرنگە پێویستە ئێمە هەمومان هاوکار بین بۆ ئەوەی ئەم دامەزراوەیە بە شێوازێکی تر بە پێی یاسا بە پێی ئەو خەبات و ماندووبوونی کە گەلی کورد لە پێناو دروستبوونی ئەم پەرلەمانە داوێتی بۆیە ئەمڕۆ ینی دانیشتنی ئەمڕۆ جگە لە ڕەهەندە یاساییەکەی جگە لە ئیلتیزامە یاساییەکەی من پێم وایە ڕەهەندێکی مێژووی و سیاسیشی هەیە ئەم ڕەهەندە سیاسیە هەمومان وەکو کوردستانیان بەشداربووانی ئەم پرۆسەیە کاندیدا دەرچووەکانی پەرلەمانی کوردستان بە قۆناغێکی نوێ دەڕوانینە قۆناغی داهاتووی هەرێمی کوردستان قۆناغەکان لە ڕوانگەی چاودێری لە ڕوانگەی یاسادانان لە ڕوانگەی دامەزراندنی سەر لە نوێ دامەزراوەکانی هەرێمی کوردستان بە پەرلەمانی کوردستان بە سەرۆکاتی حکوومەت بە کابینەی دایمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی هەرێمی کوردستان و دامەزراوەکانی تری هەرێمی کوردستان کارێکی زۆری لەم پێش ئەم پەرلەمانەیە من پێم وایە پەرلەمانی کوردستان جگە لەوەیە هەموو تاکێکی کورد پێی وابی ئەم پەرلەمانە قودسیەتی خۆی هەیە جگە لە ئەرکە یاساییەکانی ڕاستە ئێمە هاوشێوەی پەرلەمانتارەکانی دنیا ئەرکێکی یاساییمان هەیە بە پێی یاسا جگە لەم ئەرکە قودسیەتی خۆشی هەیە بۆ گەلی کورد چونکە خۆتان دەزانن ئەما لە دەرەنجامی خەباتی چەند خۆشە تو لە هەرێمێکی فیدراڵ بێ بڵێ پەرلەمانم هەیە حکوومەتم هەیە سەرۆکاتیم هەیە پێشمەرگەم هەیە بە تایبەتی لە کاتێکدا ئەگەر ئەمانە هەمویان یەکگرتوو بن و لە بوو یەک هەدەف ئیشی بکەن ئەویش کوردستانە. کاک محمود ئێستا دەبی دەستی پێ بکە کۆبوونەوە کە هیچ کێشە نییەوە نییە لایەنەکان تەواو ڕێککەوتون و هەمویان پابندن بە کارنامەی پەرلەمان و دەبی دانیشتنێکە دەستی پێ بکە وە یەک خاڵێک هەیە کە ئەم خاڵە ئەگەر جێبەجێ بکرێت دانیشتەکە دەست پێ دەکە ئەویش بوونی 50 زایدەکە 50 پەرلەمانتار تا ئێستا حاضر بوون ئەم ڕێژێ تا ئێستا لەناو بینای پەرلەمانی کوردستان هەیە 50 پەرلەمانتار نیسابی جەلسەکە تەواو دەکەن بە پێی یاسا ئەمە مەرجێکە کە دەستپێکی دانیشتەکە دەبێت یعنی هیچ مەرجێکی تر نییە کە دانیشتەکە دەست پێ بکەن دەست پێنەکە بەدڵنیایەوە من دەتوانم بڵێم دانیشتەکە بە شێوێکی یاسایی دەڕواتە ڕێ اینجا بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کارەکانی پەرلەمان دەڕوات لە سوود خواردن و بە پێی مادەکانی تری پەیڕەوی ناوخۆی پەرلەمان چوار خاڵای هیچی تر لە بوو زیاد ناکرێ ممکن نییە نەخێر خۆی ئەسڵەن دەبی کە بەرنامەی کاری پەرلەمان کە بڵاو کرایەوە لە پەیجی پەرلەمانی کوردستان بەر لە 48 کاتژمێر ئەمە ئیلتیزامێکە بەردەم پەرلەمانتاران و هەر گۆڕانکاریەک پێویستە لە بەرنامەی کار بکرێت پێویستە لە ناو دانیشتنی پەرلەمان بکرێت لەلایەن پەرلەمانتارانەوە بکرێت و دەستەی سەرۆکاتی پەرلەمان خۆ دەزانی تا ئێستا دەستەی سەرۆکاتی پەرلەمان هەڵنەبژێردراوە تەنانەت ئەمە سەرۆکاتی دیوانی پەرلەمانی کوردستان ئەم بەرنامەی کارە دادەڕێژی بە پێی یاسای هەڵبژاردن و بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان تەنها بۆ دانیشتنی یەکەمی خولی ئەگەر ئێمە تەماشای کارنامەکە بکەن کەواتە ئێمە تێدەگەین هیچ ڕێککەوتنێک نییە لە بۆ هەڵبژاردننی دەستەیەکی نوێ ئەگەر کاتیش پێ ئەو دەستەیە ینی دەکرێت هەر بەڕێوەبردننی دانیشتنەکە لەلاەن بە تەمەندترین پەرلەمانتەر بێ کە دوای ئەوەی سوێندی دەخوە دواتر پەرلەمانتەرەکە سوێندی دەخۆ کۆبوونەوەکەش بەکراوەی دەمێنێتەوە تا ڕێککەوتنێک دروسا بێ اینجا دەستەی سەرۆکاتی هەڵدەبژێردرێەوە نیە ئەمە ڕێکاری یاساییە دانانی بەرنامەی کاری پەرلەمان بۆ دانیشتنی یەکەمی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەمە ئەرکێکە بە پێی یاسا و پێی ڕەوی ناوخۆ ئەوەی کە لەناو پەرلەمان ڕوو دەدا ئەوەی کە جامت باس کرد کە پەیوەندی بە دانیشتنی کراوەیە قەرارەی دادگای فیدرالی هەیە کە ڕێگە بە پەرلەمانی کوردستان و پەرلەمانتارەکان نادەکە دانیشتنی کراوە هەبێ لە پەرلەمانی کوردستان بەڵام ئێمە ئەوەی باس کرد کە بوعدە سیاسەکە ڕۆی یاسایەکە ئەوەیە کە دەبی پەرلەمان لە دانیشتنی یەکەمی سوێند خواردنی پەرلەمانتاران بی دوجاریش هەڵبژاردننی دەستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بی بەڵام ئەمە قەرارە بۆ پەرلەمانتارانی بەڕێز دەگەڕێتەوە سەرۆکی بەتەمەندترین ئەندامی پەرلەمان دەبی بە سەرۆکی سن کە گەورەترین کەسە لەناو بەتەمەنە ناو پەرلەمانی کوردستان ئەم دانیشتنەکە بەڕێوە دەبا بەڵام جەنابەت باسی بوعدە سیاسیەکەت کرد ینی ڕەهەندە سیاسیەکەی ئەم دانیشتنە من پێم وایە ئەمە کۆبوونەوەی لایەنە سیاسەکان سەرەتای کۆبوونەوەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا ئەمە سەرەتایەک بوو بۆ دەستنیشانکردنی هەنگاوەکان و ئاراستەکانی داهاتوو
ئەمە خۆی لە خۆی هەنگاوەکی گرنگە بەتەکیید ئەم پەرلەمانە و پەرلەمانتارەکانی پێشێستەکە کوادی میوانم بوو گوتی ئەگەر ئێمە تەماشای بکەین بۆ نمونە هەتا سەرروکی هەرێم هەڵدەبژێردرێ 30 ڕۆژی دەوێت دواتر سەرروکی هەرێم کاندیدی کە پێکهێنەری حکوومەتە ئەو هەڵدەبژێرێ ئەویش 30 ڕۆژی دەوێت جارە هێشتان لایەنەکان ڕێک نەکەوتون ئەگەر بە شێوەیەکی گشتی تەماشای پرۆساکە بکەین لەوانەیە 3-4 مانگی بوێ ئەم پرۆسەیە وایە ئەم پابندی یاساییە کە جەنابەت باس کرد و کاکتۆر وعدی باسی کردووە ئەمە جێگیرە ناتوانین ئەمە دەست لەم پابندە یاساییە بکەین ئەمە پابندێکی جێگیربوونە پەرلەمانتاران و پەرلەمانی کوردستان پابند دەبی بەم تەوقیتانە ئەمە تەوقیتی یاسایین بۆ جێبەجێکردنی ئەم ئەرکانە بەڵام ئەویتر دەکەوێت لایەنێکتر کە ئاراستەیەکتر کە کۆبوونەوەی لایەنە سیاسەکانە تێگەیشتنی سیاسیە بۆ ئەم پرسە بەدڵنیاییەوە هێزە براوەکان فراکسیۆنە براوەکانی پەرلەمانی کوردستان ئەرکی چتریان سەرشانە جگە لە پابندی یاساییەکان ڕێکەوتنی سیاسیە بەبێ ڕێکەوتنی سیاسی دڵنیات دەکەنەوە لەسەر ئەو ڕێکەوتنە سیاسە لایەنە سیاسیەکان بە تایبەتی هێزە سەرەکیەکان کە پارتی یەکێتینە چەند ڕۆژی ڕابردوو لە سلێمانی کۆبوونەوە گوتیان کۆبوونەوەکان بەردەوام دەبێت دەکرێت ئێمە بڵین کەواتە ڕێکەوتنێکی سیاسی هەیە یەکەم بوو دانیشتنی ئەم خۆڵە یەکەم دانیشتنیان دواتریش لە بوو فەراغێکی یاسایی دروست نەبێت لە هەرێمی کوردستانە ئەم فراغی یاسایی دروست نابێت چونکە ئەمە دامەزراوەیەک هەڵبژاردن کراوە دامەزراوەیەکی یاسادانانمان هەیە لە هەرێمی کوردستان و کۆمەڵێک باست کرد تەوقیتاتمان هەیە کۆمەڵێک کاتمان هەیە ئەو کاتانە پێویستە لە ڕووی یاساییەوە پەرلەمانی کوردستان و پەرلەمانتاران و هەموو هێزە سیاسەکان پێوە پابند بن بەڵام ئەوەی جەنابەت باس کرد ڕێکەوتنی سیاسی خۆی ڕێکەوتنی سیاسی گرنگە ڕێکەوتنی سیاسی ڕێکەوتنی لێک تێگەیشت تەسەوور دەکەم من لێک تێگەیشتنی نیشتیمانی هەیە ئەگەر دروست بێ ئەو دەستەواژەیە لێک تێگەیشتنی نیشتیمان لێک تێگەیشتنی نیشتیمانی چییە یعنی دوو هێزی سیاسی نەگەشتونەتە لێک تێگەیشتن لەسەر پرسەک بەڵام هەردوو هێزە سیاسەکان هەموو هێزە سیاسەکان لە ڕووی نیشتیمانیەوە تێدەگەن کە ئەم دامەزراوەیە چەند گرنگە پارێزگاریکردن لەم دامەزراوەیە چەند گرنگە بۆیە بە دەستەواژەی لێک تێگەیشتنی نیشتیمانی هێز و لایەنە براوەکانی پەرلەمانی کوردستان ئەگەر هەمووشیان نەبن زۆرینەیان تێدەگەن کە ئەم خولەکی گرنگە ینی تێگەشتنیان بۆ ئەوە دەبێ نابێ هەموو شتێک بەبێ ڕێکەوتنی سیاسی تێپەڕێ هەموو لایەنەکان گوتیان ئەم هەڵبژاردنە بۆ هەرێمی کوردستان تەنیا هەڵبژاردن نییە ڕێفراندومێکە یعنی ئێمە ساڵێک و نێزیکی 6 مانگە لە فەراغێکی یاساین جاریەکەمە دوای ئەم هەموو کاتە دوور و درێژە لەم فەراغی یاساییە یەکەم دانیشتنی خۆڵی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە دەچێت دوای ئەمە لە ڕووی یاساییەوە دەبی چ بکرێ دوای دانیشتنی یەکەمی پەرلەمانی کوردستان طبعا ئەرکە یەکەم هەنگاو بۆ دەستپێکردنی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان بە پێدانەوەی شەرعیەت بە دامەزراوە دەستورەکانی هەرێمی کوردستان هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانە بەبێ هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئێمە ناتوانین هیچ دەرگایشتر بکەینەوە ئەم ماوەیە خۆی یەکەم دانیشت ینی هیچ ماوەیەکی دیاریکراوی نییە پەیڕەو یەکەم دانیشتن کە ئەمڕۆیە پێویستە ئەم سەرۆکایەتی هەڵبژێردرێ ئەم سەرۆکاتی هەڵبژێردرێ دیاریکراو نییە کاتەکە دیاریکراو نییە بەڵام کاتەکە دەڵێت یەکەم دانیشتن ینی دیاری کردووە پەیڕەو دەڵێ یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان لە یەکەم دانیشتن دوو ئەرچی لەسەرشانە ئەرچی یەکەمیان هەڵبژارد سوێند خواردنی پەرلەمانتارانە ئەرچی دووەمیان دەکردنەوە دەرگای خۆپاڵاوتنە بۆ ئەمە پێویستی بە نیسابە پێویستی بە 50 زایدیەکی پەرلەمانتارانە پێویستی بە لێک تێگەیشتنی سیاسیە پێویستی بە هاو ئاهەنگیە لە نێوان هێزولانە سیاسەکان بۆ ئەوەی کۆی پرۆسی سیاسی هەرێمی کوردستان بە حکوومەتەوە بە پەرلەمانەوە بە سەرۆکاتی هەرێمەوە بگەن بە یەک سەلە یەک ئاراستە و بتوانین ئەمە جێبەجێ بکەین بە پێچەوانەوە باشە لە بینەکەوانەی کە دەبینن لەوانەیە ئێوەی بینەر بپرسنەوە هەموو سیارە چیە لێرە ڕاداوەستێ جگە لە پەرلەمانتەرەکان کە ئەوڕوکە دێن سوێندی یاسایی دەخۆن زیاتر لە 19 سەرکۆنسول 23 19 کۆنسول 23 کۆنسول و نێردەین دیبلۆماسی وڵاتین بیانی لە هەرێما کوردستانی ئەوڕوکە دێهێنە بینایە پەرلەمانی کوردستانی حتا چاودێریە یەکەم دانیشتنە خۆڵە شەشیا پەرلەمانی کوردستان کەواتە ئەو ترومبێلانەی کە دەبینن ئەوانە زۆربەیان پەرلەمانتەر نیش بەرکو پەرلەمانتەرەکان تەواو هەمویان چوونە ژوورەوە ئەوانەی کە ئێستا دەبینین کە بەرەبەرە دێن ئەوانە نێردە بیانیەکانن سەرکۆنسولی وڵاتەکانن لە هەرێمی کوردستان ئەوانەش دەیانەوێ کە زیاتر لە 23 وڵات دەیانەوێ لێرە وەکو میوان چاودێری یەکەم دانیشتنی خۆڵی شەشەمی خۆلی پەرلەمانی کوردستان بکەن کە ئەمە دیارە بێ کە لە بۆ ئەوانیش یەکەم دانیشتنی خۆڵی شەشەمی پەرلەمانی کوردستان چەندە گرنگە یەک پەرلەمان یەک حکوومەت یەک هێزی پێشمەرگە یەک هەرێمی کوردستان لە بوو ئەمانە هەمویان گرنگە کە ئەوڕۆکە لێرەن کێ ناوانەی ئەوڕۆ هات
طبعا زۆربەی وڵاتەکانی کە نێردیان هەیە لە هەرێمی کوردستان لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا، بەریتانیا، فەڕەنسا، ئەڵمانیا، وڵاتانی تر، ئێران، تورکیا، وڵاتانی تر کە نێردەی نوێنەراتیان هەیە لە هەرێمی کوردستان بە تاکید بەشدار دەبن لەم دانیشتنا. ئەمە ئەوەی جەنابەت باست کرد کە ئەوان بەبایەخەوە دەڕوانە هەرێمی کوردستان، بۆیە ئێمەش وەکو کوردستانیان پێویستە بەبایەخەوە بڕوانینە پێگەی خۆمان وەکو قوارەی دەستوری هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراق، قوارەی هەرێمی کوردستان لە دەرئەنجامی خەبات و ماندووبوونی نزیکەی سەدەیەک لە دەرئەنجامی ئەو خەباتە ئەمە هاتووتە دی. بۆیە کە باسمان لە گرنگجی پرۆسی سیاسی هەرێمی کوردستان کرد بە پەرلەمانی کوردستانەوە بە دامەزراندنی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە ئەکتیڤکردن و سەربارە هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستانەوە دامەزراوەکانی تر کێشەکانی هەرێمی کوردستان خۆت لەبیر نەچی یەکشتم بەبیر هاتەوە، یعنی ئێستا زۆر ڕەوشەکە گۆڕاوە بەڕاستیەوە جێی دڵخۆشی منە ئەوەندە هەستیاریش بوومە نازانم کوواسی بکەم. مەسەلەن لا یەکەم دانیشتنی خۆلی پەرلەمانی کوردستان کە دوای سەرهەلدان یەکەم کەسی بیانی کە هات لە دانیشتنەکە بەشدار بوو، یعنی دایکی کوردان بووە جەناب شتازان. بەڵام ئێستا بەدەیان کەس لە ژوورەوە نوێنەر و دیبلۆمات و سەرکۆنسڵی وڵاتان لە پەرلەمانی کوردستانن، کەواتە ئەمە بەرهەمی خەباتە، بەرهەمی شوڕەشە، بەرهەمی خوێنە، بەرهەمی سەرهەلدانە، بەرهەمی ئەنفاڵە، بەرهەمی جینوسایدە. چی دەڵێ لە بۆ ئەو کەسانەی کە قەدری ئەمە نازانن؟ ئەنە پێویستە هەموو کوردستانیان بە بۆچوونە جیاوازیەکانەوە، یعنی کوردستان بەوە جوانە کە بۆچوونی جیاوازی تێدا هەیە، پایەکانی دیموکراسی لە هەرێمی کوردستان پێویستە گەشەیان پێ بکرێ و پێویستە ئێمە هەمومان بەسەر ئەو خاڵانە بوەستین، کێشەکانی خۆمان چارەسەر بکەین، کێشە سیاسەکانمان بەلاوەنین و ئەم گرفتە سیاسانی کە لە هەرێمی کوردستان دەمێ شتێک لە ڕێگەی کەناڵەکە ئێوە باسە. دوو ئاراستەی سیاسی هەیە، دوو ئاراستە هەیە لە ناوچەکە لە هەرێمی کوردستان و لە ناوچەکە. ئاراستەیەک هەیە کە دڵی بەوە خۆشە هەرێمی کوردستان هەمیشە کێشەی هەبی، ئالۆزی هەبی لە ڕووی ئەو نەخێر هیچ ئاراستەیەک لە پەرلەمانی کوردستان پێم وانێ هیچ کوردستانێک لە پەرلەمانی کوردستان دڵی بەوە خۆش ئاراستەیەک هەیە بە دڵنیاییەوە حەز بەوە دەکات کە کێشە بەردەوامی لە هەرێمی کوردستان. ئاراستەیەک شەیە دەرەچیە بە دڵنیاییەوە چاوی بەو ئەوەی جنابەت باس کرد و منیش باسم کرد کە لە دەرەنجامی خەبات و ماندووبوونی گەلێک لەناو ئەو هەموو گەلانەی لەو ناوچەیە پەرلەمانێکی هەیە، حکوومەتێکی هەیە، ئەمە پێویستە چارەسەر بکرێت. ئەمە بەچی چارەسەر دەکرێت بە لێکتێگەیشتنی سیاسی، وەکۆی باسم کرد لێکتێگەیشتنی سیاسی لە چوارچەوەی نیشتیمانی هەموو گیر و گرفتەکانی لێوان هێزە سیاسەکان چارەسەر بکرێن. بەڵام لێکتێگەیشتن دەکرێت، ئێمە تەجروبەمان هەیە، لێکتێگەیشتن دەکرێت، ڕێککەوتن دەکرێت، بەڵام دواتر لە پشتەوە شتی دیکە ئەکرێت کە لە بەرژەوەندی ئەم خەڵکە نییە، لە بەرژەوەندی ئەم نیشتیمانە نییە، پاراستنی ئەو دەستکەوتانە نییە. ئەوەش هەیە خۆمان ئەمە لە هەرێمی کوردستان ئەمە پێویستە باس لەوە بکەین. وێڕای دڵخۆشیمان بەم ڕۆژەیە و حەز ناکەم ئەو قسەی لە مینبەرە بکەم، وێڕای دڵخۆشیمان بەم ڕۆژەیە، بەڵام گرفتمان هەیە، کێشەی سیاسیمان هەیە. ئەم کێشە سیاسیانە پێویستە چارەسەر بکرێن. ئەم چارەسەرکردنی کێشەی سیاسیانە بەوە ناکرێ ئێمە ینی دەست بە بڕوویایەکی سیاسی بە دیدێکی سیاسی دیاریکراو بگرین. ئێمە دیدی نیشتیمانیمان پێویستە، هێز و لایەنە سیاسی کوردستانی پێویستە ڕێککەوین. ئێمە پەرلەمان هەیە، سەرۆکی حکوومەتمان هەیە، حکوومەتمان هەیە، سەرۆکی هەرێمی کوردستانمان هەیە، کەواتە سەرۆکاتیمان هەیە. جگەل لەو هەر سێ دەستگا شەرعیە و یاساییەی کە بوو هەر هەرێمێک هەر وڵاتێک پێویستە لە کوردستان لە بوو پاراستنی بەرژەوەندی نیشتیمان پێویستیمان بە چییە؟ پێویستیمان بە لێکتێگەشتنی سیاسیە. ڕاستە ئەمە دامەزراوەی دەستورین، سەرۆکاتی هەرێمی کوردستان، سەرۆکاتی حکوومەت، سەرۆکاتی پەرلەمان، دامەزراوەکانی تری هەرێمی کوردستان، سەرۆکاتی دامەزراوەی دەستورین. بەڵام بیرمان نەچێ پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان پەیوەندی بە ڕوئیای هێز و لایەنە سیاسیەکانە. هەموو هێز و لایەنە سیاسیەکان پێویستە لەسەر ئاراستەیەکی نیشتیمانی ڕێکەون، پێویستە لەسەر وەستان لەسەر ئەم ژیر و گرفتانە یان لەسەر بەلای بەدی ینی بە ڕوئیایەکە ئەو لێکتێکنێشنانەی کە هەیە. من وان پێ باشە جەنابەت دوات پێ باشە چۆن بگەین بە خاڵێکی هاوبەش. من پێم وایە خاڵە هاوبەشەکان زیاترن لە خاڵە ناکۆچەکان. ئەمە دڵخۆشیە، ئەمە جێ دڵخۆشیە. یعنی وەکۆی باسم کرد ئێمە لە قوارێکی دەستورین دەوروبەرمان خۆت دەبینی گۆڕانکاری ئەمنی، گۆڕانکاری سەربازی، گۆڕانکاری ئابووری. هەرێمی کوردستان لە ژێر فشارێکی زۆرە لە ڕووی سیاسی، لە ڕووی ئەمنی، لە ڕووی ئابووری. ئەم فشارانە بێژوو پێمان دەڵێ کە ئەمانە بە چارەسەر دەکرێن بە یەکگرتوویی نێوماڵی کورد، بە لێکتێگەشتی نێوماڵی کورد. قەت هێزی سیاسیەکە بمبووری هێزی سیاسی ئەلیف وەکو هێزی سیاسی بیر ناکاتەوە، با وەکو جیم بیر ناکاتەوە. ئەمانە کێڕوانینیان جیاوازە،
چونکە هێزی سیاسی جیاوازن ئایدۆلۆژیایان جیاوازە ئاساییە. میکانزمی حکومڕانیان جیاوازە بۆیە هەموو ئەو ڕگۆڕ ئەو جیاوازیانە پێویستە لەسەر ینی بەرنمەیەکی کار یەک هەدەف هەبێت. بەرنمەیەکی کار ڕێکەون لەسەر پێپەرێکی لێک تێگەیشتن کە بۆ 4 ساڵی ئایندە 4 ساڵ ئەمە پێ 4 ساڵیش نا ئەمە پێویستمان بۆ 25 ساڵی ئایندەیە چۆن بیرکەینەوە چۆن خاڵەکان دیاری بکەین چۆن هاوبەشەکانمان گەشەی پێ بدەین و ناکۆچەکانمان کەم بکەینەوە بە یەک تیم بچین بۆ بەغدا ئەم پەرلەمانە چۆن دەتوانێت ئەو ڕۆڵە بگێڕێ. من دەبێت سەریح بم لەگەڵ تو ئامەزراوەی پەرلەمان لە چارچێوەی یاسا و لە چوارچەوەی پێڕەوی ناوخۆ ڕۆڵەکانی خۆی دەبینی بەڵام ئەوەی کاریگەرتر هێزولانە سیاسەکانن چونکە 2000 فراکسیۆنە کوردستانیەکان کە لە نوێنەراتیانە لە پەرلەمانی کوردستان کە دێن بڕیار دەدەن کە دێن بیر و بۆچوونەکانی خۆیان دەدەن بە پەرلەمانی کوردستان بیر و بۆچوونی سیاسیە یان لە ئایدۆلۆژیای حزب سیاسیەکان. بەڵام جەنابەت گوت تێگەیشتنێکی نیشتیمانی هاوبەش هەیە. ئێمە دوو تێگەشتنمانێت تێگەشتی سیاسیمان هەیە و تێگەشتی نیشتیمانیمان هەیە. تێگەشتنە سیاسیەکان نابێت لە سەروی تێگەشتە نیشتیمانیەکان بن. یعنی هەر تێگەشتنێکی سیاسی لێک تێگەشتنێکی سیاسی ڕێکەوتنێکی سیاسی پێویست لە چوارچێوەی نیشتیمانی بی. ئەمە ئامانجێکە بۆ پەرلەمانی کوردستان ئەمە ئامانجێک تێگەیشتنە نیشتیمانیە ئێوە دەبینن کە خەریکە کۆبوونەوەکان ئەوە بەردەوامی دەبێت. ئەمە پێم وایە ئالنکاریەکان وا دەکەن کە هێزولانە سیاسەکان بگەن بەم تێگەیشتنە. یعنی ئەگەر کۆی هێزولانە سیاسەکان ئەم تێڕوانیانیان نەبوو و درچیان بەم مەترسیە کرد کە درچی پێ دەکەن فشارەکانی سەر هەرێمی کوردستان بە خوێندنەوەیان بۆ فشارەکان خوێندنەوەی دروست بوو کە من پێم وایە خوێندنەوەی دروستیان دەبێت لە داهاتوو ئەمانە وایان لێ دەکا وەکو باسم کرد ئالنگارەکان تەحەدیاتەکان وایان لێ دەکا کە ڕێککەون لەسەر ئاراستەیەکی نیشتیمانی لێک تێگەشتنی نیشتیمانی هەبی کە ئەمەش تاکە دەرچەیە هیچ دەرچەیەک لە بەردەم گەلی کوردستان نییە جگە لە تێگەیشتن خۆت دەزانی ئێستا کۆمەڵێک گیر و گرفتمان هەیە لە هەرێمی کوردستان ئەمەە بەچی چارەسەر دەبێت لەسەر ئەو گیر و گرفتانەی کە ڕوبڕووی هەرێمی کوردستان بوونە چ لە بەغداوە چ لە ئەگەر تەماشای ناوچەکە بکەوە تا سووریا دەکوڵێ ئەوە تا غەزایە ئەوە تا لوبناانە ئەوە تا لە یەمن نازانێت چ دەگوزارێ ئەوە تا گروپە چەکدارەکانی عێراق نازان و بەشداری ئەم شەڕە دەبن موشک فرێدە درێ ئەوە تا ئیسرائیل تهدیدی عێراقی دەکات ئەو هەموو شتانەکە لە ئارادایە باسی لەوە دەکەم بەس بزانام لەناو هۆڵەکە چ دەبی لە هاوکارم دەپرسم دواتر دێمەوە لات کاک محمود هوشمەند بزانم لەبەرچی تا ئێستا پەرلەمان کوونە بووە. بەڵێ هوشمەند ئەگەر دەنگم بێ زانیاریمان پێ بدەیت تا ئێستا لەبەرچی کۆبوونەوەی پەرلەمان دەستی پێ نەکردووە کە قرار بوو دەمژمێر یازە دەستی پێ بکەوە 25 خۆڵک بەسەریدا ڕۆیشت یعنی لەبەرچی تا ئێستا کوونە بووە ئایا کو دەبنەوە؟ جەماعەت داخراوە. بەڵێ ئەگە هاوکار مامادە بێ بازانیاریمان پێ بدە بزانین لەبەرچی تا ئێستا کۆبوونەوە ئەنجام نەدراوە ئەگەرەکان چین ئایا ئامادەکاری دەکەن پەرلەمانتەران چوونە هۆڵی کوبوونەوەکە ئایا ڕێژەی بەشدار بووان چەندێکە نیسابی یاسایی تەواو دەکرێت ئایا هەموو لاەنە سیاسیەکان کە کاندیدەکانیان سەرکەوتون هەمویان هاتوونە ئێرە یان ئەو لاەنەی کە دەیانگوت بایکوتی دەکەین ئەوانە نەهاتوون ڤەکریمانە vێدانشتنێ دە هیچ کاریگەری هەبیتن یاننا مەکۆی باسم کرد بە پێی یاسا ئێمە پێویستمان بە 51 پەرلەمانتارە بۆ ئەوەی دانیشتنی یەکەمی پەرلەمانی کوردستان گرێ بدرێ دەست پێ بکە و ڕێکارەکان لەسەر 51 پەرلەمانتار دەوەستن لە دەروی 51 پەرلەمانتار هەر پەرلەمانتارێک نەهات مافێکی خۆیتی بە پێی یاسا بەڵام بە پێی مادەی 13 پێڕەوی ناوخۆی ئەگەر بەبێ هۆکار نەهات بۆ سوێند خواردن لە پەرلەمانی کوردستان تا 30 ڕۆژ لە بەردەمیتی بێ 30 ڕۆژیان نوات بە پێی 30 ڕۆژ مادەی 13 30 ڕۆژ بۆی هەیە بێ سوون بخوا لە بەردەمی پەرلەمانی کوردستان ئەگەر نات ئەگەر نهات ڕێکارەکان بە پێی پەرلەمانی کوردستان ئەکید لە ناو فراکسیۆنەکەی خۆی گۆڕانکاری بە ئەندامێتەکەی دەکرێت لە ناو فراکسیۆنەکەی خۆی ینی براوەکان لە ناو خودی فراکسیۆنەکە دەکرێت ئەمە دوو ئەزمونمان هەیە ئەزمونێکمان هەیە لێک تێگەیشتن و یەک بەرنامەیە و یەک ئاراستەمان هەیە کە هەموو دەستکەوتەکانی گەلی کوردستان لە ڕابردوو لەم ئەزمونە بووە ئەزمونێشترمان هەیە کە لێک تێک نەگەیشتن و ڕکابەتی یعنی بە شێوازە کە کاریگەری هەبوو لەسەر پرۆسی سیاسی هەرێمی کوردستان و فشارەکانمان لەسەر زیاتر بوون بۆیە ئەمە دەرفەتە ئەم کۆبوونەوە سیاسیانی کە بۆ جێبەجێکردنی پابەندی یاسایەکانی دامەزراوەکانی هەرێمی کوردستان دەکرێت لە دوای ئەم کۆبوونەوەیە تەرێکی وابزانم کۆمەڵی دادگەری بوو گوتیان ئەها کە ئەوان قراریاندا بایکۆتی بکەن بەشدار بووە ینی گوێ لە فراکسیۆنەکەی نەگرتووە گوێ لە حزبەکەی نەگرتووە هاتووە بەشدار بووە و دەڵێ سوێندی یاسایی دەخۆ ئەمە مافێکی پەرلەمان براوەکەیە هەر کاندیدەکی براوە مافێکی خۆیەتی بەشداربی لە پەیڕەوی ناوخۆ لە یاساکە ناڵێ دەبێ
التیزاماتی سیاسی حزبەکەی خۆی جێبەجێ بکە باش ئەمە دەنجی گەلی بەدەستێناوە 2000 مەجبور نییە ئاخیرەک. براوە من پێم وایە ئێمە بەر لەم حاڵەتە ئێمە پێویستمان بە لێک تێگەیشتنە یعنی وەکوی باسم کرد تاکە دەرچە بۆ ئەوەی هەرێمی کوردستان وەکو قوارێکی دەستوری بەهێزتر بێ هەرێمی کوردستان زاڵوی بەسەر کێشەکان زاڵوی بەرامبەر ئالانکاریەکانی کە ڕوبەڕووی دەبێتەوە لێک تێگەیشتنی سیاسیە ئەم لێک تێگەیشتنی سیاسە ڕەنگ دەداتەوە لە پەرلەمان کە ڕەنجی داوەر لە پەرلەمان لە دامەزراوەکانی تری هەرێمی کوردستانیش ڕەنگ دەداتەوە وەکوی باسم کرد دوو ئەزمونمان هەیە ئێمە پێویستە ئەم ئەزمونەی کە تاقی کراوەتەوە کە دەستکەوتەکانی هەرێمی کوردستان لە چوارچێوەی ئەزمونەوەی دیسانەکە پێڕەویکەینەوە. بەڵێ گەلێک سپاس کاک محمود خۆشناو ڕەوێژکاری پەرلەمانی کوردستان زۆر سپاس بەخێر بەی سەرچاوە.